وەرزی یەکەمی یاسادانان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو یەکەم ڕۆژ دەستی پێکردەوە. دیارە دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەران لەسەر ئەو یاسایانی کە پێشنیار دەکرێت و پرۆژە یاسانی کە دێتە نێو پەرلەمانەوە بە وردی تاوتوێ دەکرێت لەسەرم بابەتە و کۆمەڵێک پرسی دیکەش لەگەڵ بەڕێز سۆزان مەنسوور ئەندامی ئەنجومەنی نوێنەران و وەکو تەرۆکی فراکسیۆنێکی تیش لە ئەنجومەنی نوێنەران گفتوگەی زیاتر دەکەین. سۆزان خان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئامادەسازیەکان بۆ وەرزی یاسادانان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی کراوە؟ ئەم کاتەی ئێوە بینەرە بەڕێزەکانی کورسات لە هەموو لایەک باش زۆر سپاس. جلسەی ئەمڕۆ یەکەم جلسەیە دوای ئەو تەشریعەیە کە هەمان بوو تاکو ئێستا جلسەکە دەستی پێ نەکردووە. بڕیار وایە کە ئەم جلسەیە لە 3-4 تەوەرای یەکەم دەنگدان لەسەر لوژنەکان ئەو کەسە تازانە پەرلەمان تازەکان کە دەست بەکار بوون هەندێکیان عەفو یەکەم جار سوێن ئەخۆنەوە دوای سوێن خۆندنەکەوە تەوزیعی ئەو پەرلەمانتارە تازانە بەسەر لوژنەکانەوە دەنگدان لەسەر ئەو کەسانە ئەبێ. ئەنجا خوێندنەوەی یەکەم بۆ هەندێ مەشاریع هەیە دوای ئەوە مناقەشەیەکی عام هەیە. بەس تاکو ئێستا جلسەکە بڕیار بوو لە سەعات 11 دەستی پێ بکە تاکو ئێستا بەڕسمی دەستی پێ نەکردووە. باشە کۆمەڵێک کێشە هەیە کە لە کابینی پێشوو بوونیان هەبوو لەگەڵ ئەم کابینیشدا هەر کۆمەڵێک کێشە هاتۆتە نێو کابینەکە و دیارە کێشش بۆ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دروست دەکات پێویستە لەسەر کۆمەڵێک پرس بوەستن. لە نێویشیاندا موازنەی پرۆژە یاسای بودجێ تا ئێستا ئاڕاستی پەرلەمان نکراوە. دەنگۆ هەیە کە ئەم یاسایە ئەم پرۆژە یاسایە دێتە نێو پەرلەمانەوە نەک هەر ڕەوانەی پەرلەمان نەکراوە تا ئێستا نەگەیشتۆتە ئەنجومەنی وەزیرانیش ئەبێ یەکەم جار بگاتە ئەنجومەنی وەزیران اینجا ڕەوانەی پەرلەمان ئەکرێ. یعنی تاکو ئێستا هیچ دەنگ و ئەوگۆی ئەوە نییە نەگەیشتۆتە دەست ئەنجومەنی وەزیران و پەرلەمانش. یعنی بە تەسەووری من تا ئاخری ئەم مانگەیش زەحمەتە بگاتە دەستی پەرلەمان. باشە هۆکارەکەی بۆ چی دەگەڕێتەوە سۆزان خان؟ هۆکارەکەی هەندێک لایەن هەیە زۆر هۆکار باز لە هەندێک هۆکارەکەن بەڵام ئەوەیە ئیتیفاقی لایەنە سیاسیەکان بە تەسەووری من ئەوەیە زۆر لایەن هەیە مەسەلەن لە ئەعلامە حملەیەکی زۆر هەیە ئەڵێن یعنی خەتاکە ئەچێتە ملی لایەنە کوردستانیەکانەوە ئەوە دوورە لە ڕاستیەوە. یعنی هێشتا لایەنە سیاسی عێراقیەکان لەسەر ئەوە ڕێک نەکەوتون بە تەسەووری من. باشە دواکەوتنی موازنە پرۆژە یاسای بودجە کێشە بۆ پشکی هەرێمی کوردستان دروست دەکات وەکو کابینی پێشوو؟ بەتەکید ئەوە تەسیرێکی مباشری هەیە لەسەر هەرێمی کوردستان. ئێستا بڕیار وابوو کە وەکو قەرزێکی پێشەکی لە ڕێگەی وزارەی مالیە کەفالەتی ئەوەی کردووە کە مەبلەغێک لە ڕێگەی TBI بەنکی TBIەوە ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێ. بڕیار بوو دەی ئەم مانگە بڕیار لەسەری درا تاکو ئێستا مەبلەغەکە ڕەوانەی هەرێمی کوردستان نەکراوە. بەڵام بە تەسەووری من تا ئاخری ئەم هەفتەیە لەوانەیە بگاتە دەست هەرێمی کوردستان وەکو قەرزێکی پێشەکی و ئەوە وزارەی دارایی کەفالەتی ئەو مەبلەغە ئەکا و لەگەڵ خۆیانە لە بودجەی 2023 حسابی بۆکەن. باشە سۆزان خان کتلەی سەدری کەکشانەوە لە نێو ئەنجومەنی نوێنەران لە نێو حکومەت و پرۆسەی سیاسیدا دواتر باز لەوە دەکرا کە هێشتا کورسیەکانیان لە نێو ئەنجومەنی نوێنەران پڕ نەکراوەتەوە. کورسیەکانیان چی بەسەر هاتووە؟ یەکلایی بوونەتەوە؟ بڵێ ئەوە ڕاست نییە کورسیەکانیان یەکلایی بۆتەوە پڕکراوەتەوە. یعنی ئەگەر ببینین هەندێک لایەن هەیە کورسیان زیاد بووە یعنی ئەو کەسانە کە ئستقالەیاندا لە لایانی سەدری لە تەیارە سەدری هەموو شوێنەکان پڕکراوەتەوە. باشە سۆزان خان دێمە سەر پرسی عەفو هەرچەند قسەکەی جەنابیش ئەبرم بۆیە ئەڵێم لەبەر ئەوەی ئەو پەرلەمانتارە کە ئەڵێم پەرلەمانتاری تازە هاتوونەتە ناو پەرلەمانی عێراقا ئەو کەسانن کە جێگەی کەسەکانی تەیار سەدرین پەرلەمانتارەکانی تەیار سەدری کە ئستقالەیاندا بۆیە ئەڵێم ئەمڕۆ دەنگدان لەسەر لجنەکانە ئەو کەسانە تەوزیع کراونەتە سەر لجنەکان ئەمڕۆ دەنگ لەسەریان ئەدرێ و هەندێکیانیش ئەمڕۆ سوێنە خۆنەوە. زۆر باشە سۆزان خان 400 میلیارد دینارەکەی کە وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران بە دیاریکراوی کە سوودانی بڕیاری دا ئاڕاستەی هەرێمی کوردستانی بکە تا ئێستا چارەنووسی نادیارە لە نێو بەغدا چۆن باس لە چارەنووسی ئەم 400 میلیارد دینارە دەکرێت ئایا ببێت کێشە دەگاتە هەرێمی کوردستان؟ بە تەسەووری من هیچ کێشەیەک نییە وەکو ئەوەی باسم کرد وزارەی دارایی بە کەفالەت
داوای لە بەنگی TBI کردووە ئەو مەبلەغە ڕەوانەی هەرێمی کوردستان بکەن وەکو قەرزێکی پێشەکی وزارەتی دارەی کەفالەت ئەوە کە ئەو مەبلەغە دوای ئەدرێتەوە بە بەنگی TBI لە بودجەی 2023 یعنی ئەدرێتەوە بە TBI تاکو ئێستا هیچ کێشەیەکی نێلەوانەیە هەندێک کێشەی تەکنیکی هەبێ کە ڕەوانە نەکراوە هەندێک کێشەیەکی بچووک بەس کە بە تەسەوری من تا ئاخری ئەم هەفتە ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێ ئەو کێشانەی چارەسەر بکرێ باشە یعنی کێشەیەکی گەورانیە کە بڵێ باشە سۆزان خان باز لەو دەکرا ئەو بانکی TBI کە یەکێکە لە بانکە هەم دیارەکان قەزێکی زۆری هەرێمی کوردستان قەرزداری ئەم بانکەیە ئەنیمە کێشەیەک بۆ ئەو بڕەپارەیە دروست دەکات کە ڕادستیان کراوە پیاسکردراوە بۆ هەرێمی کوردستانی بنێرێ نا لەبەر ئەوەی ئەو بڕپارەی وەکو ئەوەی باسم کرد قەرزێکی پێشەکیە بڕوان ناکەم بانکی TBI تێکەڵی ئەو قەرزانە کە لەسەر هەرێمی کوردستانە لەگەڵ ئەم لە مەبلەغە بکە بڕوان ناکەم ئەوە ببێ بە هیچ کێشەیە باشە دانیشتەکەی ئەمڕۆ وا کۆتایی لێک و نیویش تێپەڕیوە کەی دانیشتنەکە بە شێوەیەکی ڕسمی دەست پێ دەکات و دانیشتنی داهاتوو بڕگاری لێ دەدرێت بۆکەی دانیشتنی داهاتوو دەستنیشان بکرێ بەڵێ تاکو ئێستا دەستی پێ نەکردووە و دیاریش نییە سەعاچەند بڕیاریان نەداوە کە سەعاچەند بە ڕسمی دەستی پێەکە و جلسەی داهاتووش تا ئێستا تهدید نەکراوە کەیە نازانم احتیمال سبەی دوو سبەی تاکو ئێستا موعدی جلسەی داهاتووش تهدید نەکراوە بەڵێ بەڕێز سۆزان مەنسوور ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش لە ئەنجومەی نوێنەرانی عێراق زۆر سوپاس بۆ ئامادەبوون سۆزان خانمان دوونێبی